لە نزیکەوە بۆ چوونەکانمە نەبێژنی واقعی بابێن بپرسێن ئایا ژیان لە ئێمە ژیانی گایە یا ئینسان؟ ئەمە ڕاستە، ئێمە ئەو ژیانەی خۆشمان بە شایستەی خۆمان نازانین، بەڵام چی بکەین ناچاری فێ قایل بین. ئالێرە دادبم بە خۆڵی تارێکە دەبم بە بەهار بەڕاشەبە ئالێرە دادبم بە هەڵبەت کاتێک کە باس لە شاعری شەهید ئەبوبەکر عەلی ئەکرێت مرۆڤەکەوێتە دۆخێکەوە کە گەنجێکی جوان لە ناوەدەکانی سەدەی ڕابردووە لەم شارە و بە ڕۆژی نیوەڕۆ تیرۆرەکرێت، تیرۆرێکی زۆر ناخۆش و ناڕەوا و ناحەق. بەکر دەنگێکی قەڵەمێکی جوانی شعری بوو لە ساڵی نەوەدەکان کە لەم شارەیە دەنگ و سەدایەکی تەواوی لە ناوناوەندە ئەدەبی و هونەریەکانەدا بووە. وای لێ هاتبوو کە گۆرانی بێژان بۆ شعر پەنان بۆ ئەمە برد کە دەقەکانی ئەم بکەن بە گۆرانی. ڕۆ شعریەکەی ئەگەر بەکر بمایە و یعنی بیتوانایە ئیدامە بۆ نەمەتە شعریە بدا کە خۆی بەخۆی ستایلێکی جیاواز بەخۆی هەبوو. ئێستا من دڵنیام کە لە ناوی لە پێش ناوی زۆر لە شاعیرەکانی تری ئێستاوە بن. بابەتەکەی تری ئەوە بوو ئەم پیاوە خاوەن بیر و باوەڕێکی نەگۆڕی ڕاستەقی نەبوو. ئەو پەیامانەی کە لە شعرەکانیا لە شانۆنامەیەکەیە کە ناوی قریشکەکانە دەری بڕێ بوو بە فعلی خۆی هات لەسەر شانۆی مردن نمایشی ئەم پەیامانەی خۆی کرد. من بیرمە کاتێکە ئەو لە هەڵەبجە ئێمە دانیشتبوون جۆمان لە تەلەڤیزیۆن گرتکەوە ئاخر مەوعید دراوە بە یەکینەوە بۆ ئەوەی خانووەکانی حامیە بڕوخێنرێ و ئەمیش وەک نوێنەری ئەو خەڵکە هەڵبژێرا بوو بۆ دیفاعی لێکردن خۆی بۆ نەگیرا لە هەڵەبجە گەڕایەوە بۆ سلێمانی و بەداخەوە لە یەکینەوەی ساڵی 1994 بەو شێوازەی کە بینیمان لە بەردەم پارێزگای سلێمانیا بە ڕۆژی نیوەڕۆ تیرۆرەکرێت. چۆن کاک بەرزان ئەو خاتر جەم نەکرا لە خانەوادەیەکی شەهید بوو و دوو برای شەهید باوکی زیندانی سیاسی، یعنی حتمما ناسیویانە و چیرۆکەکانی ئەو باز دەوە ئەکەن کە پێشتر ئاگاداریان کردوێتەوە کە نێت نەڕواتە ناوخۆ، ینی پلانێکی پێشوەختە هەبوو بۆ تیرۆرکردنی شەهید بەکر عەلی. بەکر پیاوێکی یاخی بوو بە واتای کەلیمە، یاخی بوو بە واتایی کە هیچ زوڵم و زۆری لە هیچ کەسێ قبوڵ ناکرد. ینی لە شعرەکانیا کە کاتی خۆی ینی ئەگەر بیبینی ئەو شەوانی لە پرچەکان ڕشتنن ئەو شعرانەی کە بۆ زوڵم و زۆری وتووە ینی بە ئاشکرا دیارە. و ئەویش کاتێکە لە 1 ساڵی 1994 لە مەلعەبەکە کە بە ئاشکرا ڕوبەڕووی دەسەڵاتدارانی ئەم شارە هاتە دەنگ و داوای لێکردن کە لێگەڕێن ئەو خەڵکە لە ژیان و لە کولانە و لە ئەو وەزعی کە دروستی کردوێت یایە بژی پامێکی حەقیقی یا بەگویانە. و ئەوەشی نەوت کە ئەو ڕێگرە بەرامبەر بە جێبەجێکردنی یاسا و پرۆژەی خزمەتگوزاری. ئەوتی ئێوە جێگەیەک کە هیچ نەبێت لە کولانەستاگەکانی خۆتان باشتر بێ بۆ ئێمەی دابین کەن ئێمە ئامادەین کە ئەم شوێنە دەستبەرداری بین و جێبێڵی. ینی کە شەهید بەکر بەو کەمە شعرانی و بەو دەنگە زۆرەوە کە شعرەکانی کراوەتە گۆرانی یاخود بۆ خۆی شعرەکانی مانای زۆر تایبەتە بۆ شوێنرێت بەو شەهیدەی کە پێشەمووی خۆی ڕایگەیاند بوو کە شەهید ئەکرێوەکو لۆرگا شاعیرەکەی ئەوی کە بەڵێ ینی جیاوازیەکی ئەو تۆ نییە لە بینی ئەو پەیامەی کە بەکر عەلی و ئەو پەیامەی کە لۆرکا کاتێککە لە شعرەکە ڕایەگەیەنێ ئەمیش بە هەمان شێوە کە کاتێک کە لەگەڵ خۆشەویستەکەی قسەکە ینی بە جۆرێک لە جۆرەکان پێڵێ ئەڵێ منە ڕۆم و تکای پێ بڵێن ئیتر بە دیدارم ناگاتەوە، من ئەڕۆم و کە ڕۆشتی شموەک چەمە ڕۆم چەمی شاور ناداتەوە. ئەو خۆی ئەیزانی کە ئەو بیر و باوە ڕوو بۆ چوونە نەگۆڕی کە هەڵی گرتووە
کە ئامادە نییە سازشی لەسەر بکە هی ئەوە نییە کە جارێکی تر ڕەنگە بگەڕێتەوە و بتوانێت لەو پامانەی کاوێتی پاشە گەز بێتەوە خاڵی بە قوت خاڵی بەهێز خاڵی گرنگ و سەرێکی لای ئەوانەی کە بەکریان ناسیوە ئەم نقطە قوتەیە کە بەکرد سوور بوو لە سەر بیر و باوەڕەکانی خۆی. لەو دۆخەی کە وەزعێکی ناهەموار کەوتۆتە ناو خەڵکیەوە بە تایبەتی لە ڕووی ئابووری لە ڕیژیان و ژیارەوە ئەو هەتا لە ڕۆ دڵداری خۆت خۆشەویستەکەی و خۆشەویستی لە بیر کردووە هاتۆتە ناو کۆژانی ئەو فەقیرانەی کە خۆی یەکێک بووە ینی هاو ئاوێنەی ئەوان بوو. ئێمە پێشتر باسمان کردە و لە دوو دنیا ینی لە دوو دنیای ئاوێزان کردو بە یەکتری ئەم دنیا میسالی کە هەیبوو لە خەیاڵی خۆیان و لەگەڵ خۆشەویستەکەیە و ئەو شعرانەی کە بۆی ئەنووسی و ئەو کاتانی کە ئێمەدا ئەنیشتین باسی لە تاک بە تاکی ئەو چیرۆکانی گێڕاوەتەوە کە لە پشتی نووسینی هەر شعرێکی وێتی کەوتوێتی چۆتە دیوی ئێران و لەو سەرەوە کە گەڕاوەتەوە و شعرەکانی و تۆ هاتوۆتەوە جارێکی تر و ئەوانە هەموو لەگەڵ ئەو واقعە ناو قڕ و چڵپا و ژێر لەو حوجەمەلۆن و نایلۆنی کە لە نەوەدەکانە سەرڕای ئەو وەزعی کە هاتبوو بە سەرابار و دۆخێکی ئابووری زۆر سەخت ڕووی لە خەڵکەکە کردبوو ینی تۆ ئەگەر بێت تۆ ئێستا یاداشتەکانی بخوێنیتەوە باس لەوە کە ئەو ڕۆژانە ڕۆژی وا بوو هاتوۆتە چایخانەی شعب پارەی لە فەیەک و چایکی پێ نەبووە ناچار ئەو پێڵاوانەی کە لە پیا بووە چۆ گۆڕیوێتیەوە بە جووتێکی لەو کۆنتر بۆی مەبلەغێک پارەی دەستکەوێ ئەو مەبلەغە پارەی کە دەستێکەوێ بتوانێت ژەمی یەک ژەمی پێتێر بکە ئەم جۆرە قەڵەم و ڕەنگ و دەنگە جوانانەی کە لەم وڵاتە هەن شانی خزمەتکردنن بەڕاستی نەک تیرۆرکردن و کوشتن بەداخەوە کە ئەو لەو بارودۆخە و بۆ وەزعەش ژیا و گوزەرا ئەنجامەکەیەوە کە بەڕاستی ئەنجامێکی زۆر ناخۆش دڵهەژێنەر کە بەڕاستی لە بارودۆخێکا کە ئێمە لەگەڵ ئەو شاعیرە جوانە مەرگەت چەندین کارمان کردووە یەکێک لەوانە شانۆیی قریشکەکان بوو کە من بۆ خۆم جگە لەوەی کە لە هەڵەبجە نمایش کرایەنامەوە لێرەش لە پەیمانگای مەڵبەندی مامۆسانی سلێمانی جارێکی کە ئەو کاتێک کە لە کاتی شەڕی ناوخۆ شەڕی ئەوە بوو کە لولەی تفانگەکان لە یەکتری بوون ئەو هاوارە کاڵێ با شەقامەکان بە گوڵ سوورکەی نەک بەخوێن چکە ئەو پێی وایە شەقامەکان قابلی ئەوە نین کە خوێنی ئینسانی تیا بڕژێ ینی لەو حاڵەتە لۆکاڵی بە دەرکەکە باسەکرێ و تەنیا خەمی مەسەلەن ئەوەی هەبێت کە ئاوارەکانی حامیە و ناوخان و قوڕەکان و ئەو بەوەزع و بارودۆخە نا ئەو خەمێکی گەورەتری ئینسانیشی هەبوو ینی هەمیشە زۆر ئینسانیانە بۆ حاڵەتەکانیان ڕوانی زۆر قوڵتر لەوە بیرە کردەوە کە ئینسانێکی سادە لە جوگرافیایەکی بچووکە بیری پێ بکاتەوە بەرامبەر بە چین و توێژێکی دیاری کراو ینی ئەمە بوو کە بەکری والێ کردبوو کە دوای 27 ساڵ لە نەمانی لە دنیا هێشتا شتەکانی زیندوو بن بیر و بۆ چوونەکانی زیندی بوون ئەو شعرانەی کە کراون بە گۆرانی لە کافیەکان و لە ڕیستۆرانت و لەو شوێنانە هەمیشە لێ بدرێ و هەموو جارێگەیوە دەی و من ئەو سەرمایی کە بۆ مەمێنێتەوە دوای خۆم ئەوەیە کە کوڕ و کچێکی عاشق دانیشن شعرێکی نەخوێندنەوە ئەوە ینی ئەو بەخۆی بۆ خۆی بە گەورەترین سەرمایە زانی. تەمەنێکی کەم و تقریبان شعرگەرێکی زۆریشی نەبوو ینی ناوبانگی پێش شەیدبوونی کەوتو نەک شەیدبوونی بیکاتە ئەستێرەیە. بەڵێ ئەڵبەت ئەو وەکوتمان یان یەک نامیلکە شعری هەبوو ئەو شەوانی لە پرچەکان ڕشترن دوایەوە کە خۆشی شەید کرا لە هەندێک کۆپلە شعر و شعری تری هەبوو لای چەند دۆست و ناسراوێک ئەوانیش دواتر کۆکرایەوە لە چوارچەوەی ئەو کتێبەیە هەمووی کۆکرایەوە لەگەڵ ئەو نووسینانەی کە لەسەری نووسرابوون لە کاتی شەیدکردنیا و ئەو مەقالانەی کە لێرە و لەوێ بۆ ئیدانەکردنی شەیدکردنی بەکر عەلی نووسرابوون هەمووی کۆکراوەتەوە
هەر ئەوەندەی هەبوو لە ڕاستیا بەڵام کەسێک بوو ورد ئەینووسی و جوانی نووسی و بەسەلیقا بیری لە داڕشتن و دانانی وشەکانیە کردەوە وەستایانە شعرەکانی نووسی و ئەو کاتەش بەڕاستی لە سەرزاری تەواوی عاشقەکان بوون لەو شوێنانی کە یعنی بوو بۆ جێژوانی عاشقان و شاعران و ئانە هەمیشە بەکر عەلی ینی ناوێک بوو کە لەم شارە هەموو ئەیناسی بەڵام بەداخەوەیانی ئەو وەزعاتە پێشەوە بە ڕۆژی نیوەڕۆ بە بەرچاوی هەموو دنیاوە لە خۆپیشاندانێکی تەواوی ئەمنانە لە بەردەم پارێزگای سلێمانیا شەهید دەکرێت. هیوادارم لە هەرێمی کوردستانە ئەو دەنگە جوانە چکە مردنی بەکرد بۆ هاوشێوەی بەکرد مردنی خەڵکی ئاسایی نییە. مردنیە کە ئەوانە بەڕاستی ئێش و ژان و ناسوورێکی قوڵ جێهێڵن وە کلێنێکی گەورە شەخەنە ناو بوارەکەەوە ئیستا بە تایبەتی لە بواری ئەدەبیە ئەوەی کە بەکرجێ هێشتووە کەم نییە ڕەنگە ئێستا ئەماستی پێ نەکەین بەڵام ئەگەر خۆی بمایە ئەو کاتەمانزانی کە لە نەبوونی ئەوە چ فەراغێک دروستە بێ ومێدەوارم هونەرمەندان و سەران ڕۆشنبیران ئەوانە خزمەت بکرێن نەک بکوژرێن ژیانیان بۆ داوین بکرێ بۆی ئەوانیش دروستکردنی ژێرخان و دروستکردنی ژێرخانی ئابووری و ئەوانە بە تەنیا کیفایەت نییە بۆی تۆ نەتەوەیەکی بێدەوڵەتی پێ ئیبراز بکەی بەڵکو ئەوێ هەمووی شان بە شانیەک بە ڕایەڵەیەک بڕوە هەموو چمکەکان شاعیران هونەرمەندان نووسەران هەمویان پێکەوە ئەوجا بە هەمومان بتوانین ئەم قۆناغی ڕاگوزەرەی کە لە قۆناغێکان بگوێزینەوە بۆ قۆناغێکی تر کە قۆناغی دامەزراندن و دروستکردنی دەوڵەتە ئەبێ شاعیرەکان نووسەرەکان مێژوونووسەکان ئەدیبەکان ئەوانە ڕێزلێگیراو بن پارێزراو بن خزمەتیان بکرێ بۆی بە هەمومانەوە بتوانین بگەینە قۆناغێکی تر.